بەڵێ ئەوەی ئێستا دەیبینن ڕاستەوخۆ خوێندکارانی زانکۆ بە تەواوی داتنە سەر شەقامەکە و شەقامی بەردەم زانکۆی سلێمانیان داخستووە. خوێندکاران توانیان بربەستی هێزە چالاکە مەدەنیەکان بە تەواوەتی تێک بشێنن و شەقامەکان بگرن. ئەو دیمەنانە ئێستا دەیبینن لە ئاژانسی ڕۆژنیوزەوە دیمەنی ڕاستەوخۆی خوێندکارانی زانکۆی سلێمانیە بە تەواویاتونەتە سەر شەقامەکە و شەقامەکەیان داخستووە بە ڕووی ئۆتۆمبیلەکاندا و توانیان بربەستی هێز چالاکە مەدەنیەکان بشێن و بە تەواوی شەقامەکە دابخەن. ئێمە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین. بەڕێستان ئەگەر بتوان ڕاستەوخۆ قسەیەکمان بکەم بۆ ئاژانس هێواڵی ڕۆژنیوز بۆچی لێرە ئێسم شەقامەتان کرد و ئامانجەکانتان بخەنە ڕوو؟ ئەو دیمەنانەی دەبینن دیمەنی ڕاستەوخۆیە لە ئاژانس هێواڵی ڕۆژنیوزەوە بە تەواوی خوێندکاران شەقامەکانیان داخستووە. داوای دەرماڵی خوێندنەکەن کە چەند ساڵێکە دەرماڵی خوێندنی خوێندکارانی زانکۆ بڕاوە. ئەتوان قسەمان بە بکەن بە شێوەیەکی ڕاستەوخۆ؟ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتان قسەمان ام سعيد باكر عامر وين اوصل
بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئاژانس هێواڵی ڕۆژنیوزە لەگەڵتین ئەگەر بکرێت داواکاریەکانتان بخەنە ڕوو داواکاریەکانی خوێندکاران زۆر زۆر و ئاشکران ئێمە داوای حەقی خۆمان دەکەین ئێمە دژی ئەوەی ئەوەی کە دەرماڵە بڕاوە ئێستا لە وەزەیە بەپارەیەوە هیچ دەرماڵەیەک نییە خوێندن ئەوەی کراوە بەپارە ئێمە دژی ئەوەی فێر چۆڵ ناکەین هەتا حەقی خۆمان دەکەین دەرەوەی دەبینن بە شێوەیەکی ڕاستەوخۆ خوێندکارانی زانکۆ داوای دەرماڵەی خوێندن نەکەن بەڵێ ئێستا خوێندکارانی زانکۆی سلێمانی بە تەواوی هەردوو شەقامی سلێمانی کەرکوو کردی سلێمانیان داخستووە وەکو خوێندکارێکی زانکۆ گەر قسەیەکمان بۆ بکەن